ئێمە سەبارەت بە ئەو تۆمەتانەی کە سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێ خستیە دایە پاڵ ئەندامێکی ئێمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لای هەمووان ڕوون و ئاشکرایە کە سیاسەتی ئێمە لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و سیاسەتی حیزبەکەشمانەوەیە کە ئێمە پشتیوانی تەواوی کاری پەرلەمانی و ئازادی ڕادەربڕینی پەرلەمان و پەرلەمانتاران و بڕوای تەواویشمان بە بوونی هێزەکانی ئۆپۆزیسیۆن هەیە و پێمان وایە حکومڕانیی تەندروست لە هەرێمی کوردستان بە بوونی ئۆپۆزیسیۆنێکی کارا جوانترە بووی سیمایشی جوانتری پێبەخشێ نە سیاسەتی فراکسیۆنی ئێمە وایە هەڕەشە لە ئەندامێکی فراکسیۆنی هێزێکی ئۆپۆزیسیۆن و بە دیاریکراویشنەوەی نوێ بکەین نە کەسیشمان هەڕەشەی کردووە بۆ ئەمە بەستە ئێمە ئەم تۆمەتە بە تەواوی ڕەتەکەینەوە و داوامان کرد کە لیژنەیەکی لێکۆڵینەوە بۆ ئەمە بەستە دەست بەجێ پێک بێت و ئەم لیژنەی لێکۆڵینەوە داوامان کرد تەنانەت ئەگەر تەواوی ئەندامەکانیشی لە فراکسیۆنە بەڕێزەکانی ئۆپۆزیسیۆن بن ئێمە هەر ڕەزامەندین و هەر پێمان کارێکی باشە چونکە ئەم تۆمەتە ئەوەی ئێمە ئەیبینین زیاتر بۆ بەداخەوە هەڵمێتێک دەستی پێوی کردووە لەلایەن بەشێک با بڵێن لە چەند کەسانێکی دیاریکراو کە بە مەبەستی کۆکردنەوەی لایک و کۆمنت و پشتیوانی فەیسبوک و خۆ بە پاڵەوانکردن لە سوسیال میدیا کە ئێمە پێمان وایە ئەمە کارێکی ناڕەوایە و ئێمە لە ڕابردووشدا کاری هاوبەشمان لە تەنانەت لەگەڵ فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن کردووە پشتیوانی زۆریشمان کردوونە لە داهاتووشدا ئێمە پشتیوانیانەکەین و پێمان وایە ئەبێ ئازادی تەواو بە فراکسیۆنەکانی هۆزە ئۆپۆزیسیۆنەکان درێ هەروەکو پێیان درراوە زیاتر فرسەتی ئاخاوتنیان بۆ کراوە بۆیە ئەم تۆمەتە جارێکی تر بە تەواوەتی ڕەتەکەینەوە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سیاسەتی فراکسیۆنی سەوزی یەکێتی نیشتیمانی کوردستانەوەیە کە ڕێز لە هەموو ئاڕا جیاوازەکان بگرین